ساڵانە لە وەرزی زستاندا ڕێژێکی زۆر باران دەبارێت. بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و بوومەلەرزەزانی هەرێم ڕایگەیاند کە 680 ملیلیتر باران باریوە لە ساڵی 2016 لە پارێزگای سلێمانی. یەکێک لە باشترین ڕێگاکان بۆ کۆکردنەوەی ئاوی باران و ڕێگریکردنە لە لافاو بریتیە لە دروستکردنی جۆگە. جۆگە کەناڵێکی تەنک و باریکە دروست ئەکرێت بۆ بڵاوکردنەوەی ئاو بە زەریاکەندا و پاشان ڕێگە لەخۆ ئەدات ئاوەکە هەڵبمژێت لە کاتی لافاودا. جۆگە دیزاین کراوە بۆ کۆکردنەوەی ئاوی باران لە زەویەکەدا و تاکە ڕێگایە بۆ کۆکردنەوەی ئاوی باران بێ بەکارهێنانی هیچ ئامێرێک. جۆگە یەک پێقوڵ و دوو پێپانە. جۆگە ئاوی باران کۆکاتە بە نزیکترین خاڵ لە ناوچەیان زەویەکەدا، پاشان ئاوەکە بۆ شوێنە ئەڕوا کە خۆت ئەتەوێت. زەویەکە پێویستە لێژ بێت تا ئاوەکە بە زەویەکەدا بێتە خوار و بەهۆی جۆگەکانە. حکوومەتەوەیان خەڵکەوە هەڵدەکەندرێت بۆ چەند مەبەستێک کە دواتر باسی دەکەین. سەرەتا پێویستە زەویەکی گونجاو هەڵ هەبێت بۆ جۆگەکە و پێویستە بە تەواوەتی لێژ بێت کە بتوانین ئاو کۆ بکەینەوە. بۆ نمونە گۆژە یاخود ئەزمار گونجاوە بۆ هەڵکردنی جۆگە. لە دوای هەڵبژاردننی شوێنێکی گونجاو ئێمە پێویستمان بە چەند شتێک دەبێت بۆ هەڵکەندی، وەکو پاچ یان بێڵ یان حەفارە. ئەو خۆڵەی کە دەری دەهێنین لە ئەرزەکە دەیخێنە لایەکی چاڵەکەوە. لە کۆتایی ئێمە دەتوانین چەندین درەخت بچێنین لەلایەن جۆگەکەوە بۆ ئەوەی لە داخوران دوور بێت. سوودەکانی جۆگە چییە؟ بۆ ژینگە، ئابووری، تەندروستی. یەکەم، جۆگە کاریگەریی باشی هەیە بۆ ژینگە، لەبەر ئەوەی ئێمە دەتوانین دار بچێنین لە نزیک جۆگەکان. ئەم دارانە دەتوانن کاربۆن دوئۆکساید بگۆڕن بۆ ئۆکسجین. هەروەها ئەم دارانە دەتوانن شوێنێکی باش بن بۆ گیانداران کە تێیدا بژین. جۆگە بۆ تەندروستی ئێمە بەسوودە. جۆگەکان کاربۆن دوئۆکساید کەم دەکاتەوە لە کەش و هەوادا. دووەم، جۆگە دەتوانێت داخورانی خۆڵ بوەستێنێت لە دەوروبەری دارەکان. هەروەها دەتوانێت ڕێگاکان ڕزگار بکات لە لەناوچوون بە پشتبەستن بە گلۆبال ئاگریکەڵچەر. لە ئەوروپا هەموو ساڵێ نزیکی 970 میلیۆن تەن لە خۆڵ لە زەوی لەناودەچێت بەهۆی لافاوە. جۆگە دەتوانێت یارمەتی ئەوان بدات بۆ وەستاندنی ئەم لەناوچوونە. ئەمە بۆ ئابووری بەسوودە، چونکە حکوومەت پێویستی بە پارە نییە بۆ چاکردنەوەی ڕێگاکان بەهۆی لافاوە کە لەناوچوون. کشتوکاڵ لە کوردستان پێویستی بە ئاوێکی زۆر هەیە لە هاویندا بۆ ئاودان. ئێمە دەتوانین ئاو کۆ بکەینەوە لە بەنداوەکان یان سەدەکان بەهۆی جۆگەکانەوە کاتێک دەژنە ناو ئاوە گەورەکان. ئەم ئاوە دابەش دەبێت بە زەویدا کە ئەمەش دەبێتە بەرزبوونەوەی ئاوی ژێر زەوی. جۆگە دەتوانێت بێتە هۆی زیادبوونی ئاوی ژێر زەوی لە سەدا 22 بە پشتبەستن بە وۆتە یوسج. ئەمێ وەکو فەلاحی ئەو منتیقی شارباژێڕە کە زەویزارمان لە باو باپیرانە بۆ ماوەتەوە هەر فەلاحەتمان تیا کردەوە بە بەردەوامی. جۆگە دروستەکەین بە سێ مەبەست. جارێ پێش هەموو شتێ ئاوی ڕەزوباخی خۆمانی لێبین و ئیشەکانی خۆمانی پێڕاپەڕێنین. و دوایەوەش ئەم جۆگەیە کە ئێمە دروستیەکەین لە کاتی لافا و بارانی زۆرە بارانە و لافاوەکەی تێتەوە و دەرەچێەوە ڕوا زەرەر بە ڕەزوباخەکەمان ناگەێنێ. و ئەم جۆگەیەش ئەبێتە هۆیەوەی کە کانیاوشت زووتر بتەقەن. جاران ئێمە 2 مەتر ئەچوینە خوارەوە ئەگەشت بە ئاو، ئێستا بە 10 مەتر ناگەیتە ئاو، لەبەرەوەی هەمووی بۆ جادەی قیرەوە. بەس ئێمە ئەوواکەین بۆی کانیاوشت زیادر بتەقێت.